شۆفێرەکە پێیوت ئەمە شاری گۆڕستانەکانە پاشا، ئەمە شاری هەژارەکانە، هەر یەکێک پاری هەبێت پارچەیەک زەوی دەکڕێت و حەوشەکەی دەکات بە قەبرستانی خانەوادەکەی. دوو ژۆریش دروست دەکات بۆ خێزانێک ئاگای لە گۆڕەکان بێت. لە ڕۆمانی گۆشە گیریەوە خاوەنی دەیان پرتوک و نووسین و چەندین پرۆژەی نووسین و خەمی گەورەیە. گەشتی نووسینەکانی ئەو بەناو هەڵبەست و وتار و لێکۆڵینەوەکاندا تێناپەڕێ بەتەنها، بەڵکو ڕۆمانوس و خەون بینەرێکی قوڵە بەڕەخنە و جوانبینیەکانی خۆیەوە وەرژێڕێکی بەتواناشە لە زمانە زیندوەکانی دنیاوە بە زمانی نزی و بە عەرەبی و بە کوردی دەنووسێ. ئیسماعیل حەمەئەمین میوانی زایڵەیە. ئیسماعیل حەمەئەمین بەخێر بێی بۆ بەرنامەی زایڵی داهێنان. سپاس بۆ ئێوەش. زۆر سپاس دەکەم. زۆر سپاسی ئەم ڕۆمانە تازێت ئەەکەم هاوکات پیرۆزبایی ئەم ڕۆمانەت لێ یەکەم کاک ئیسماعیل. سپاس بۆ ئێوە. هەربژی حەزەکەم لێرەوە دەست پێ بکەین ئیستاتیکای شوێن و ئیستاتیکای ڕووداوەکان و قوڵبوونەوە بەناو چیرۆکی یەک بەیەکی ئەو کارەکتەرانەی ناو ڕۆمانەکەیە بە حەقەت بۆ منیکی خوێنەر غەریب و نامۆ بوو. وای لێ کردم بە ڕۆژێک 350 لاپەڕەی کتێبەکە تاوکەم. ئەجا حەزەکەم ئەم شێوازی نووسینە بۆ بینەرانی دەنگی ئەمریکا زیاتر ڕوون بکەیتەوە. ڕاستی قسەیەکێ مخڕی خۆمە زیاتر هەڵێم تا نووسین بۆ خوێنەر ئاسان بێت بۆ نووسەر قورسە. هەموو توڵێک هەموو ئەدەواتێک بۆ نمونە ئایفۆن بەکارهێنانی ئاسانە، بۆیە توانراوە زۆر خەڵک حەزی لێەکات. بەڵام دروستکردنی ئایفۆنەکە خۆی سەختە. کەواتە لێرە ئێمە لە بەرامبەر چیە بینەوە؟ لە ڕۆمانیشە بەرامبەر ئەو ئەبینەوە چۆن ئێمە بتوانین بە تایبەت من بیرکردنەوەم وابوو کە ئێمە نیو سەدەمان هەیە با بڵێن لە چیرۆکی کوردیۆ بیگرە تاوەکو ڕۆمانی کوردی ئەم 15 ساڵە خوێنەر دایم کەوتوتە ناو دوو فۆرم لە کتێبەوە، بە تایبەت لە هونەری گێڕانەوە کە چیرۆکە ڕۆمانە کورتە چیرۆکە. یەکێکیان ئەوەیە زۆر سومبلی بووە لە ئەدەبی ڕوانگەیان دەرەکەوێ، زۆر ڕەمز بووە، تەنانەت نازانی ئایا ئەم مرۆڤانە هەناسە ئێنیاننا، بەڵکو لە ناو تەمومشێکی زۆرا بوو. بەشێکی تریشیان کە لەم ساڵانەی دوایی لەگەڵ پەیدابوو لەگەڵ شێزا حەسەنە دەست پێکرد ئەوش خوتبەدانە، یعنی ڕۆماننووس یان چیرۆکنووس ڕۆڵی ئەوە ئەبینێت کە خوتبەت بۆ بە کە جۆرێکە لە بانگخوازی لەو بڕوایم لە کۆنەستی ئینسانی مرۆڤی کورد و ڕۆژهەڵاتیە و جۆرێکە لە نەستی نووسەر خۆیدا. و ئەمە وا ئەکات کە هەمیشە نووسەر هەوڵ بە شت شرۆڤە بکە، شرۆڤەی دار و بەرد و بافلۆف و ئەم و ئەو وەڵام لەسەر حسابی چی؟ لەسەر حسابی پڵۆت، لەسەر حسابی ڕووداو. وە کاتێک کە لەسەر حسابی ڕووداو لەسەر لیستی ڕووداو تو ئەمە ئەەکەی ڕووداو ئەمرێنیت. ئالێرە ئەمەوێ پرسیارێکرد لەکەم لە یادە نەچێت کاک ئیسماعیل، گرێچنەی ڕووداوەکان پێکەوە و بەستنەوە و هاوکات ئەو پەیوەندیە بەهێزەی سەر لەبەری ڕووداوەکانە بەسێتەوە بەیەکەوە بەڕاستی بۆ من زۆر جێی سەرسوڕمان بوو لە ڕۆمانەکەدا. ئەزین چۆن تۆ ناتوانیت لە ڕۆمانە، من زۆر ڕۆمان هەیە بینیومە کاراکتەرێک 6 کاراکتەری تایە لە پڕوو نەبێت کە لە ڕۆمانوسەکەم پرسیوە تام باسی کوردستانەکەم کە ڕۆمانوسەکەم پرسیوە وتوێتی ئاخرەمە تەکنیکێکی نوێیە، بەڵام لە ڕاستیمە تەکنیک نییە، ئەمە جۆرێکە لەوەی کە تۆ خەتەکانت لە کیسەچێت، تۆ نابێت هیچ ئەلەمنتێک هیچ پاڵەوانێک هیچ ڕووداوێ بێنیت بەبێ ئەوەی پابند نەبن بەیەکەوە. پەیوەندیەکی دیالکتیکی زیندەگیانە هەیە. تۆ سێری ژیانی خۆمانکە
اینجا سیر ڕۆمانێکە ڕۆمان و کوژیان وایە تۆ ناتوانانی ئێستاد هەبێ ئەگەر ڕابردوویەکرد نەبێت تو ناتوانانی ببی بە مامۆستایە ئەگەر نەچووبیتە قوتابخانە و نەچووبیتە پەیمانگایەک پاڵەوانەکان نابێ هەر لە خۆیانەوە ون بن نابێ هەر لە خۆیانەوە ڕووداوەکان ون بن دەبێ ئەمە لە ناو هەمویان لە دواییدا لە ڕووداوێکا کۆ ببنەوە لە چرکە ساتێکدا زۆر جار کۆ دەبنەوە زۆر جار هەیە ئێمە ڕائەوەستین لە شوێنێک دەبێتکەی پاسێکە لە ناو بازارێکە هەر لەو چرکە ساتەیە ئێمە بەهۆی بۆنێکەوە بۆنی لەوانەیە چێشخانەیەک بێت بۆن قەسابێ بێت یەک دنیا چیرۆکمان بیردێتەوە بەڵام هەمووی لە چیا یەک دەگرنەوە لەو چرکە ساتەدا یەک دەگرنەوە کە ئێمە لەوێدا ڕاوەستان تەکنیکەیەکە کە من لەو بڕام ڕۆماندا هەمووی پەیوەندێکی زیندگیانە بەدڵنیاییەوە کاک ئیسماعیل پرسیارێکی زۆر گرنگم لا وروژە لە تەواوکردنی ڕۆمانەکەیە لەبەروی چیرۆکەکان لە ئۆکرانیا و لە رووسیا و لە ئەڵمانیا و لە وڵاتانی ئەوروپاوە دەست پێکە گەڕێتەوە بە کوردستان و لە کوردستانەوە هەموو ئەمانە پێکەوە ڕەنگە خوێنەر ئێستا پرسیاریەوە بکەن ئەم ڕۆمانە لە کەیەکەوە گەڵاڵە بووە و چەنی پێچوو تا بوو بە ڕۆمان و ئێستا بەدەستی منی خوێنەرەوەیە پرسیارە زیرەکانەیە زۆر بەڵام من نامە ئۆکەی تاز تۆ پاڵم پێوانەی نهێنێک لە نهێنەکانی ئەم ڕۆمانە بۆ بدرکەین هەموو ڕۆمانێک پێش ئەوەی بینوسی ساڵانێکی زۆر تۆ نووسیوتە بەڵام لە ناو مێشکتان نووسیوتە لە خێڵتان نووسیوتە بەڵام چرکەساتی ئەوەی کەی دێت تۆ دەخێتە سەر کاغەز ئەمە شتێکی ترە وێ ئەم ڕۆمانە سەرەتا فەسڵێکی ئێستا تازە تۆوام لێکی اعتراف بکەم فەسڵێکی نووسی شێوەی چیرۆکێکی درێژ لە هانۆڤەر بووم ساڵی 2012 دوای بەجێم ڕاستی لە بار و دۆخێکی دەرونی زۆر سەختا بووم هاتمەوە کوردستان ساڵانێک دوای ئەوە هاتم بەشێکی ترم نووسی ئەوی شەر وەکو چیرۆگە هاتە بەرچاوم پاشان هی سێمم نووسی نازانم چ چرکە ساتێ بوو من لەو کاتەدا خەریکی ڕۆمانێکی گەورە بووم کە ئێستا شەیە وەکو بە ناوی ڕۆمانەکەم دوو ڕۆمانن لە ڕۆمانی دووەمدا لە شوێنێک داوەستام هاتم بەسەر ئەم فراگمنتەیە سەیر نییە هەرسێکە چیەوە بەڵام چیتر ئەوە نەبوون کە لەوە پێش نووسرا بوون دوایی هاتم ئەنۆبیسم نووسی ئەنۆبیس هات هەرسێ بەشەکەی قوتدایەوە جارێکتر لە خۆیان کرد ڕۆمانەکە نووسراوە بۆ زانینیشت دوو ڕۆمانی تر بە ئامادەیی ڕۆمانی یەکەم و دووەم کە ناوەکە ئێستا ناڵم ئامادە بوون بۆ چاپ بەمانای من خۆم ئامادە کردبوو ئەم دوو ڕۆمانە چاپ بکەم بەڵام ڕۆمانی گۆشەگیری لەدایک بوو ئەوجێ خۆشحاڵیە لە بەرنامەی زایڵەوە باز دەواکەی کە دوو پرۆژەی ڕۆمانت بەڕێوەیە و هێندەی نەماوە بۆ چاپکردن پرسیارێکی دیکە کاک ئیسماعیل ئایا چەند ئەم ڕۆمانە و کەسایەتەکانی ناو ئەم ڕۆمانەی ئێوە گۆشەگیری ڕنگدانەوەی لە ناو ژیانی خۆتا هەیە من کە خوێنمەوە هەستم کرد سات بە سات هەموو لەحزانە تا ڕادەیەک تیا ژیاوی خۆی قسەیەکی تۆزێ لەمە بەر یەکی لە هاوڕێ خۆشەویستەکانەوە پرسیاری کرد و بەردەوام و پرسیارم لێکرێ ئایا و خۆتی من وەڵامێکم هەیە وەڵامی ڕۆمانوسی ئیتالی و فەیلسوفی ئیتالی ئومبرتۆ ئیکۆیە ئومبرتۆ ئیکۆڵێ ئەگەر ڕۆمانە پاڵەوانی ڕۆمانەکانمان خۆمان بین کەواتێمە چیتر خۆمان ناناسینەوە لەو ڕایانی من ئەوەندە پاڵەوان بم بەناو هەموو ڕووداوانەیان ڕۆشتبم بەڵام بەڵێ بەشێکی زۆر من هەستەکان قەرزەکەم ئێمە وەکو ڕۆمانوس دزێکی باشی من لە پاسا گوێ ئەگرم لە قیتارای گوێ ئەگرم لە زۆر جار خەڵکێک کە قسەم بۆ دەکات بەلای ئەو شتێکە بۆ من بازەکات لەوانەیە لای خۆی تەنها قسەیەکی تێپەڕ بێت ئەم لای من
ئەم جوڵێنێت چیرۆکێکە ئەمە شەر ئەزمموی خۆمە لەگەڵ بەریەکەوتنی خۆمە بەشێکیشی بێگومان هیچ ڕۆمانێک نییە لە دنیاە بەشێکی بیۆگرافیای نووسەرەکەی جانەبێ بەڵێ بەشێکی خۆمە بەشێکی ژیانی خۆمە بەشێکی بەریەکەوتنی خۆمە بە تایبەت من ساڵانێکی زۆر لە پۆست با بڵین پۆست سۆڤێت یعنی لە دوای سۆڤێت پێش ئەوەی تەواو ئۆکرانیا و رووسیا و بە لە رووسیا دروست بێت ئەو وڵاتانە لە فەوزایەکی سەیرا بوو سۆڤێت مابوو وەکو سیستم هەم ڕووخاش بوو وەکو سیاست وڵاتە تازەکانیان پێوتە نیانەزانیکەن من لەو ماوەیە ژیان و دوو ڕۆمان و بەشێکیشی لە ڕۆمانی ئەو دیسنوور باڵەفڕبەنێ و دارستانەکانی مانگدا کە کاتی خۆی چاپ بوو 3000 نسخێلێت چاپ بوو نەماوە لە بازار ئێستا بیر لەواکەینەوە چاپی بکەینەوە تقریبا نەکاتە 950 لاپەڕی گەورە من 950 لاپەڕە بە حەجمی ئەوش بڕیاریکن ئەو کاتی خۆی زۆر باسی و ئەزمونم کرد من قسەیەکم قسێکی ڕخنەگری ئەڵمانیم بیرەکرێتەوە مارشل ڕایکرانسکی ڕۆژێک لە ناو پاپۆڕێکایە پێڵێن ئەو شاخە چەند جوانە ئەوژڵێ ئەو شاخە جوانە کاتێک کە تۆماسمان باسی دەکات کاتە هەر شتێک لە دنیای ئێمەیە نێتە ناو خەیاڵی نووسینەوە هیچ نیم خۆ هەزارەها کەسێ بە ئەزمموی من و باشتریش تێپەڕبووە ئەزمموی قوڵتریشی هەیە بەڵام ئەوەی دەبێ بە نووسین و ئەدەب ئەوە کارە گرنگەکەی بۆ هەڵبەت ئەم ڕۆمانی ئێوە کاگ ئیسماعیل زۆر هەڵەگرەیە و گفتوگۆی زۆر هەڵەگرێ بە حەقل لەبەرەوەی لە چۆندی و تەوەرێکەوە ئەکرێ قسەی جددی لەسەر بکرێ بە دڵنیاییەوە بەڵام بەرنامەکە ئێمە هەر ئەوەندەیە کە بتوانین فریای ئەوە بکەوین کە کۆمەڵێک خاڵ و تەوەری گرنگ باسکەین لەسەری ئێستاکە پرسیارێک هاتەکەیەوە لە خەیاڵمە کاک ئیسماعیل دەستبردن بۆ کۆمەڵێک تابۆ و حرام دەستبردن بۆ کۆمەڵێک شتی قەدەغە کراو و ڕوودا و چیرۆکی ئەو چیرۆک و ڕووداوانەی کە زۆرێک لە ڕۆمانەکان ناوێرن باسیکەن تۆ دەستت بردووە بۆ زۆربەی ئەو شتانە ئەمە چەند ڕێچکەشکێنێکی لە ناو ڕۆح و نووسین و خەیاڵی تۆ ئەشکانوە من نەم کردووە هەر خۆی ئەدەب دەبێ وابێ هەموو شە بۆ نمونە لە ئەدەبی ئەمریکیە هێنری میلەر ینی هێنری میلەر ئارتر میلەر وابزانم زیاترە کەمە دارە سەرەتانێکانی نووسیوە یعنی باسی ئەو ئەزمونە سێکسوالیتی خۆی ئەکات کە لە پاریسی بووە ئەزمموی سێکسوالتیت ئێ مرۆڤ لە چی پێکاتەوە مرۆڤ لە خواردن پێکاتوە لە بیرکردنەوە پێکاتوە لە سێکس پێکاتوە وە سێکسیش ئەگەر تۆ وردی کەیتەوە ورد دەبێتەوە بۆ دروستبوونی خێزان بۆ دروستبوونی نەوەکان بۆ پاراستنی جۆر باش ئێمە لە ئەدەبی خۆماندا سێکسمان هین کردووە لا بردووە و سێکس بەشێکی گرنگە بۆ دروست بۆ تێگەیشتن لە خەفەبۆکان لە هەستەکان چکە لە دوجاردا ئەوە جەستەیە بە ئێمە دەڵێت ئێمە لەکوێی ژیان داوەستاوی تۆسی کە جەستەی ئێمە کاتێک مرۆڤ پیر دەبێت جەستەی پێی دەڵێت کە تۆ لە پەراوێزدای لە پەراوێزای چیتر تۆ ناتوانێت وەرکە کۆمەڵایەتی بکەیت کاتێککە تۆ لە ئەکتیڤیتەیتی سێکسای تۆ بیر لە خۆشەویستی و عشقەکەیتەوە کەواتە لێرە بەشێکی گەورەی ژیانە کە ئێمە پێویستە دەستی بۆ بەری بەڵێ بە دڵنیاییەوە فەرموو بەرگی کتێبەکە چۆلەکەیەکی تابلۆی مامۆستا بالدینە وەکە تێبینی بکەی چۆلەکەکە هێشتا خوارەوە من بە مامۆستا بالدینی و مامۆستا بالدی من ناوێنێ ئەم تابلۆی ناوم ناوە لە بەربوونەوەی چۆلەکەیەکدایە و من لەو بڕواایەدام هەر تابلۆکەی مامۆستا بالدین خۆی لە خۆیدا ڕۆمانێکە بۆ خۆی کە هوەری کە زۆر گرنگە دیزایانی کتێبەکە میران ئەبراهان و ڕۆمانوس هاوڕێ عزیزم بۆی دیزاین کردین بالدین بەڕاستی زۆر سوپاس گوزاری ئەوانم کە حەزەکەم لە ئەو سپاس گوزاریە زۆر گرنگە بۆ هاودەنگی و سپاس گوزاریەوە ئەژین
دوای من پرسیار بە کورتی هەستەکەم زۆری شەڵەگریان پرسیارە کاک ئیسماعیل هەڵسەنگاندنی تۆ بۆ ڕۆمان و ئەدەبیاتی نوێی کوردی ئەتوانیت لە چەند خاڵێک باسی بڕاستی سەحمەتە بەڵام من ئەدەبیاتی کوردی ڕۆمانی کوردی هیچی کەمتر نییە لە ڕۆمانی جیهانی تەنها ئێمەی کورد نەکبەتین دەوڵەتمان نییە کەسێک نییە ڕۆمانەکانمان وەرگێڕێت و کەسێکی ژنیە کە وەری ئەگەڕێ بە چەشەیەکی جوان وەری بگێڕێ دەنا ئەدەبی کوردی ئەدەبێکی جوانە هەر لە نادیەوە بیگرە هەر لە چیرۆکی کوردیەوە بگرە هەر لە مەمی چیرۆنووسەوە بیگرە هەر لە حسێن عارفەوە بیگرە هەر لە هاوڕێکانی خۆمەوە بیگرە لە کاروان کاکە سوور لە کاک بەختیار لە ئیمەی میران ئەبراهام لەو گەنجە جوانانەی کە ئێستا وردە وردە بۆ خۆیان چیرۆکی جوان ئەنووسن من ئەدەبی کوردی بە خاڵێک ڕۆشنە بینم کە توانیوێتی ئەگەر سیاسەتی کوردی وێران کردوێ ئەوە تەنها ئەدەبی کوردیە کە ڕۆح و چەشە و هەناسەکانی ئەم میلەتەی لە خۆیان پاراستن. زۆر جوانە ئەو گەشتبینیە ڕۆحێتیشی گەورەی نووسین و خەیاڵێکی گەورەی لە پشتەوەیە کاک ئیسماعیل زۆر سپاس بۆ کاتی پێت بەخشین بۆ زایڵی داهێنان هەر بژین. سپاس بۆ ئێوەش هەرێش بێ گەشتبین بین. زۆر سپاس هەر بژین.